بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على المبعوث رحمة للعالمين وعلى آله وصحبه أجمعين. اللهم طهر قلوبنا من الشبهات والشهوات وأعمالنا من الرياء يا رب العالمين. مسلمانانی بەڕێز و سەنگین، خۆشحاڵ و بەختەوەرین پێتان دەگەینەوە بۆ پێشکەشکردنی ئەڵقەی 17 لە زنجیرەی هەڵبژاردن و دەنگدان لە دیدگای قورئان و فەرموودە. بە ئەڵقەی 17 بە پشتیوانی خوای پەروەردیگار کۆتایی بە باسەکەی دەینین. ئەویشیان سەرەتا نامەیەکی کراوە بۆ دەنگدەر و چەند ئامۆژگاریەک. پێی دەڵێن بە دەنگدەری، دەڵێن ئەی جەماوەر و خەڵکی بەگشتی، زۆر جار ئێوە دەهێنرێن و فێڵتان لێ دەکرێت لە کاتی ئەوەی کەوا کاریان پێتانە لایەن و سەرکردەکان و سیاسیەکان چەواشەتان دەکەن بە هەموو لایەنەکانەوە، بە عەلمانی و ئەوانەی پاشگیری ئیسلامیشیان بە خۆیانەوە لکاندووە. زۆر جاران ئێوە بە سەماوار ناوزاد دەکەن و پێتان دەڵێن ئەوان جەماوەر سەماوارە، ئەگەر ئاگری تێ هەڵ بکرێ گەرم دەبێ و ئاگری لێ بکرێتەوە دەکوژێتەوە. لە جەنگ و هەڵبژاردن و لە ناخۆشیەکان پشتی زۆر بەبەر ئێوە دەکەوێ. لە قازانج و خۆشیەکان و ڕابواردنی دنیا بە دڵنیاییەوە ئێوە لە پشتی پشتەوەن و دوا دەخرێن و سەرکردەکان و ئەوانەی کەوا بربژێرن و ئەوانەی کەوا سیاسینە و گەورەنە و ئەوان بەشی شێر دەبەن و لە پێش پێشەوەنە و لۆتە وەرگرتنی تام و چێژەکانی دنیا. یەکێک لەو کار و شتانەی سەردەم هەڵبژاردن و دەنگدانە کە ئەستوندەی بەهێزی سەرەکی ڕاگری ئەو کارە و ئەو سەقفە و ئەو بینایەش جەماوەرە و دەنگدەرە بۆ بربژێرەکان و کاندیدەکان کە دەنجیان پێدەدەن و دەسەڵاتی دنیای پێوە بەدەست دەینن. جا ئاگادار بن، لێرەوە پێتان دەڵێن نەکەن قەتا و قەت قیامەتی خۆتان بۆ دنیای خەڵکی بچوێنن. ئەوەیان زۆر ترسناکە، نابێ بۆ دنیای خۆشت قیامەتی لەسەردا بنێی، ئەدی ئەگەر قیامەتت بۆ دنیای خەڵکی بچوێنی. ئەوڕۆ دنیایە و بەیانی دوا ڕۆژ، مردنیش پردی پەڕینەوەیە لە نێوان هەردووکیاندا. ئەوەی بشمرێ قیامەتی داهاتووە و دەستی لە دنیا بەربووە. پێویستە بیر بکەنەوە ئەی جەماوەر، ئەی خەڵکە دەنگدەرەکە، ڕێگای ڕزگاری ڕاستەقینە بۆ قیامەت و دەربازبوونتان لە ناخۆشی و عەزابی خوایی لە کێوەیە. مێشک و دڵت بکەرەوە، هەستت ڕابگرە لەو چەند خاڵانە تاک و کارت لە کار نەترازاوە، ژیانت لە دەست دەرنەچووە، سوودیان لێوەرگرە و لە گوناه و هەڵەکانت بگەڕێوە. ڕووبکە خوای پەروەردیگار چیتر بە قسە و گۆتەی هیچ کەسێک مەخەڵەتێ. بزانە ئەوەی ئامۆژگاریت دەکات بە حیسابی خۆی پزیشکە یان چاکەی بۆت دەوێتن و دەیهەوێت چارەسەری دەردەکانت بکە، یان لێیورد بەوە بزانە دزە، دەیوێت ڕێگای دزیەکەی خۆش بکە بە ناوی ئەوەی ئامۆژگاریە بۆت دەکاتن و تا تۆ دەرگای ماڵەکانت واڵا بکەی و ڕێگای دزیکردنەکەی ئاسانتر ببێ. وەرەوە سەر خۆت، ئاگاداری خۆت با دزەکان دزیت لێ نەکەن و فێڵیشت لێ نەکەن، نەبنە ئامۆژگاری کارت. خاڵی یەکەم گوێم لێ ڕابگرە، ئەنجومەنی یاسادانان ناوەکەی بەخۆوەیە، یاساکان دادەڕێژێت، تەشریع دەکات. ئەو کارەش بۆ کەس نەهاتووە بیانکە، تەنها مافی خوای پەروەردیگارە. جا بە دەنگدانی تۆ بۆ بربژێرێک ئەو مافدانەی خوای پەروەردیگار لە خوای زەوت دەکەی پەنا بە خوای رب العالمین، شایستەی دەبینی بۆ کەسێکی ترجگە لە خوا کە خوای تەعالی ئەوەی قبول نییە کە فەرموویەتی ئەم لەهم شوڕەکاء شەرعوا لەهم من الدین ما لم یأذن به الله. واتە تۆ شەریک و هاوبەشێک دادەنەی کە یاسات بۆ دابڕێژێت کە ئەوە خوا مۆڵەتی پێ نەدایە و تەنها خوای تەعالایە دەتوانی یاسایەکان دابڕێژی. خاڵی دووەم دەنگدان، یارمەتیدان و پشتگیری کردنە بۆ بربژێر و لایەنەکەی کە لایەنەکە چه عەلمانی بێ و چه دیموکراسی بێ و چه ئیسلامی بەخۆیەوە لکاند بێ. کەواتە ئەو دەنگدانت، ئەو یارمەتیدانت بۆ سیستەمی عەلمانیەت و دیموکراسیەتە کە ئەوانش جگە لە ئیسلامن، خوای پەروەردیگاریش بڕاندیتیەوە. جگە لە ئیسلام هیچ شتێکی تر لە بەندەکانی قبول ناکە بیکەنە ڕێباز و بەرنامە و ئاین
كفرميتي ومن يبتغي غير الإسلام دينا فلن يقبل منه وهو في الآخرة من الخاسرين. وأويج قال الإسلام بقري بريباز وبرنامه لدوار روشدا لزرر بارانو لدنياش دا لي قبولني ورناجيرت وبزانا يارمتيدان وكومچي كردنا لسر گناه تاوان لسر شرك وكفر پنا بخواي پروردگار خواي تعالى پي فرموي ولا تعاونوا على الإثم والعدوان نكن يارمتي وكومچي يكتر بدن لسر تاوان وگناه دجبن كاري خواي پروردگار. خالي سيم اي دنگ در نكي قيامتي خود بچويني جگل لوي او گناهي چي گوري تيدايا وشرك وكفرية وكوبو من رون كرديوا وبو دنياش هيت سودي چي نبوا ونيا تنها بليني زاقو بريقو ريزلينان وتاكو بروباغندكان تواو دبن بو ايويا للايان سركردو لايان كانوا للايان دا صلاة بلام او كاتي دا صلاة دا قرنا دست يان دردچن ايويان لبير دا چيتوا چواشا كاريكاني كوا كردوبيان بو ايوا دردكوي هر تنها قسي زاقو بريق بو هيچي تر او كاتي اوانيان لبير دا چيو و او كاتي ترساندنتان كشتنتان و اشكنجدانتان و دور خستنوتان و درگه بسردانه کردنوتان هل نگرتنی موبایل و تلفونکان یان لسرتان دبیت بشتان اوانی اسلامیان بخویانه لکاندوا هیچ یان پینا کرد اگر بیو لوی بنو دا صلاة داراني كدا صلاة لعلمانيا كان دا قرنا دستواتان ليبكن تنها اوانش اويان بو دمينه بقسهان تان بدن جاروي بكشتن تان بدن اشكنجه تان بيب تان بكن يان بمعاش تان بكن يان اوكاتي لميدان كان دا هر او تان بو بلينوا برن آفرين شتيشي باشي كرد بوير بو كاوهيز نرخو قيمتي شينابي سر راي او گناهو تاوانا قوري توشي خوشت كردوا او تم مصري دويني شاهده كاتك كوا حسني مبارك لا ددري ولكوتايكي مرسيدة سر حكم تيلك او توا هر او ابو كشني چن هزار نفرق ناموس بردنيان اشكنجدانيان دور خستنويان لكوتايكش دا هيج بدست هيج لايكي نماوا سرباري اوش رو رشيو قيامته حشر حساب لا يخواي پروردگار كواتن دنياو خوزگو اميدكاني دنيايت تيتجو قيامتي شد پيوا دوراندوا بدل نيايوا جير او كسيا قيامتي دابين دكاتو دنياي دكاتا چيلگي دواروش آگادار بتوابكا چاككانو كردوك باشكان لدنيا دا لعبادت و پرستشی خوای و دور کەوتنەوە لە شرک و هاوبەشی و کوفرکردن بە تاغوت و بڕواهێنان بە تاکایەتی و تەنیایەتی خوای پەروەردیگار جەل شەئنه خوا بەیەکگرتن و ئەو جار لە پاشانەکە لە قیامەتدا بەڵکو بەرووبوومەکەی بدووریەوە ئەویش ئەوەیە فمن زحزح عن النار وأدخل الجنة فقد فاز وما الحياة الدنيا إلا متاع الغرور أو يدور بخريته ولا أجري دوزخ ببريتنا وبهاشت بدلنيا وبراستي أو براوا جياني دنيا تنها ماويشي كمي فريودرا كواتا أو برين زانينا قيامت بدوريني بو دنياي خلشي وكسيشي تر جيجل خوت بروانا دیمەنەکانی حەشر و حیساب و قیامەت لەو چەند ئاەتانە بزانت چۆن ئەوانەی دەنجیان پێدەدەیت بەسەرکردەیان دەزانیت لەو مەیدانیدا قەرزار بارد دەکەنەوە خۆیان بەری دەکەن لێت گوناهەکان و خراپەکانیان دەخەنە ئەستۆی ئێوە بەڵام لەوێ چونکە خوایەکی پەروەردیگاری دادپەروەر هەیە ئاگادارە بە هەموو نهێنیەکان و بە ئاشکراییەکانیش لەوێوە زوڵم و ستەم نییە لا ظلم اليوم ستەم لە کەس ناکرێ ئەو ڕۆکە لەوێوە ئەو خوایە بڕیار دەدا حیساب بۆ قسەکانی وان ناکە ئێوە و سەرکردەکان دەنگدەر و بربژێرەکان بە دڵنیاییەوە ئەوەی مردبێ لەسەر ئەو حاڵەی و تۆبەی لێ نەکرد بێ و نەگەڕابیتەوە لای خوای پەروەردیگار هەردووکیان عەزاب دەدا و تووشی ئاگری دۆزەخیان دەکا گوێت شلکە و دڵت بکەوە سەرنجی ئەو ئاەتانە بدە لە سوورەتی سەبە ئاەتی 31 تا 33 خوای پەروەردیگار کە دەفەرموێ
وقال الذين كفروا لن نؤمن بهذا القرآن ولا بالذي بين يديه ولو ترى إذ الظالمون موقوفون عند ربهم يرجع بعضهم إلى بعض القول يقول الذين استضعفوا للذين استكبروا لولا أنتم لكنا مؤمنين. خواهي پروردگار دفرمي أي محمد عليه الصلاة والسلام أواني كافر بون كبروان نهينا گوتیان ئێمە بڕوا ناهێنین بەو قورئانەی و بڕوا ناهێنین بە پەرتووکەکانی لە پێشتریش هاتیە لە پێش قورئان لە تەورات و ئینجیل. ئەی محەممەد کاتێک کەوا تەمەشا بکەی و دەبینی ڤاڵم و ستەمکارەکان و کافرەکان سەرکردەکان دەوەستێنرێن و وەستاون لە لای خوای پەروەردیگاریان، هەندێکیان قسەی دەبەنەوە سەر هەندێکیان بەمل ئەوانی تردا دەینن، ئەوانەی سەرکردن و بربژێر بووینە دەڵێن ئەوانەی جەماوەرن و یان دەنجیان پێیان داوە، پێیان دەڵێن ئەوانە دەڵێن لەولا ئەنتم لەکونا مؤمنین. ئەوانەی کەوا دەنگدەرەکان ضەعیف و لاوازەکان جەماوەرەکە دەڵێنە سەرکردەکان ئەگەر ئێوە نەبان خۆ ئێمە بڕوادار بووین، ئەگەر ئێوە نەبان ئێمە گومڕا نەدەبووین، ئەگەر گومڕایی و چەواشەکاری ئێوە نەبا ئێمە نەدەهاتینە دەنگدان، دەنگمان بۆتان نەدەدا، بەڵام بەڕیشی درێژتان بە سمێڵی قوت کراوتان، بە مێزەری بەسەرتان، بە جوبەی لەبەرتان، بەو قسە زاق و بریقانەی کە فێری بووبوون ئایەتتان وەگەردەخست، فەرموودەتان بۆ دەیناوە، دەتانگۆت فلان زاناوە دەڵێ فرمێسکی چاوانتان دەینا، پەنجەی شایەدیتان دەکردە، پەنجەی بە مەرەکەبکردنی پیستان دەکرد و پێتان دەگوتین ئەوە پەنجەی شاهێدی بێ بۆ حەق و ڕەوایەتی، پەنجەی لا ئیلاهە ئیلا اللهتان بە ئێمە پیس دەکرد. ئەگەر ئێوە نەبان ئێمە وا گومڕانە دەبووین و بڕوادار دەبووین، ڕێگا ڕاستمان دەگرتە بەر. کاتێک وایان پێ دەڵێن ئەوانیش چ دەڵێن؟ قال الذين استكبروا للذين استضعفوا نحن صددناكم عن الهدى بعد إذ جاءكم بل كنتم مجرمين. ئایا پێتان وایە بربژێر و سەرکردەکان دەڵێنە جەماوەر و دەنگدەرەکان، پێتان وایە ئێمە ئێوەمان گومڕا کرد و ڕێگای چاچیەکان و هیدایەت و ڕێنوێنیمان لە ئێوە گرت؟ لە دوای ئەوەی لە لای خوای پەروەردیگارەوە بۆتان هاتبوو حەق و ڕەوایەتی و ڕێنوێنیایەتی، بەڵکو ئێوەن تاوانکارەکان و واتان کرد. وقال الذين استضعفوا للذين استكبروا ئەو جارش ئەوانەی ژێردەستە و جەماوەرەکە دەڵێنەوە سەرکردە و بربژێرەکان بل مكر الليل والنهار إذ تأمروننا أن نكفر بالله ونجعل له أندادا. بەڵکو ئێوە بوون کاتێکەوە فرتو فێربازیەکە و چەواشەکاریەکانی پڕوپاگندەکانی شەو و ڕۆژتان کە دەتان کرد و فەرمانتان بە ئێمە دەکرد ئێمە کافر بین بە خوای پەروەردیگار، ئێمە هاوێنەی بۆ خوای بڕیار دەین و هاوبەشی بڕیار بدەین. ئێوە بوون کەوا پڕوپاگندەتان دەکرد و دەتان ڕازاندەوە، دەتان گۆدوەرنە ناو پرۆسەکەی دەی دەنگ بدەن، ئاوە حەق و ڕەوایەتیە، ئێمە مافەکانتان دەستینینەوە، ئەوەی دەنگ نەدا گونەهبار دەبێت لە حەشر و حیساب یەخەی پێدەگرین. فێرتان لە ئێمە کرد، بە ڕیشی درێژتان، بە سمێڕی قوتکراوتان، بە مێزەری بەسەرتان، بە جوبەی لەبەرتان، بە دیمەن و ڕواڵەتیە ظاهیریە دینداریەکەی خۆتان کە نیشانتان دەدا، ئێمەتان تووشی دۆزەخ کرد. خوای تەعالە دەفەرمێ ئەوانە پەشێمانیە نهێنیەکەیان کە هەیان بۆ چ بە ئاشکرا پەشێمانی دەرببڕن سوودیان پێناگەینی. ئەو کاتێکەوە عەزاب و تۆڵەی خوای و جەهەنەم دەبینن لە مەیدانی حەشر و حیسابدا، خوا دەفەرمێ ئەوانە زنجیرمان لە ملیان کردووە، ئەوانە ملیان زنجیر کراون، ئەوانە کافر بووینە، ئەوانە ئەو ڕۆژەی سزایان دەدرێتەوە ئیلا بەوەی کەوا کردیتیان و ئەنجامیاندایە کە بەشداری سیستەمی کوفریان کردیە، پشتگیری ناحەقی و ناڕەوایەتیان کردیە، پەنجەی شایەتمانیان داناوە لە ناو ئەوەی پرۆسەی دیموکراسیەت و عەلمانیەت و هەڵبژاردن بۆ ئەوەی یاسادانان بڕیار بدەن بیدەنە دەستی مرۆڤەکان لە خوای پەروەردیگاری بیستێننەوە. ئەوانە بەو کار و کردەوەیان ئێستا تۆڵەکانیان لێ دەکرێتەوە و سزا دەدرێن. وەرەوە سەرخۆت ئاگادار بە ئەوان لێت ئاوا بێمنەت دەبن، نەکەی دەنگ بدەی پەشداری نەکەی، خوای لە خۆت تووڕە نەکەی، خۆت دووچاری عەذابی خوای نەکەی. باشە وەڵامت چ دەبێ لەو کاتەی بزانە
ئەگەر بێ و هەروات کرد و پێداگریت لەسەر کرد بە دڵنیاییەوە تووشی عەزابی خوای دەبی. بزانە چۆن جورئەتت کرد خوای پەروەردیگار ئەگەر لە دوای مردنت پرسیاری لێ کردی چۆن جورئەتت کرد ئەی دەنگدەر هاوبەشم بۆ بڕیار بدەیت و بربژێرەکان هەڵبژێریت بۆ ئەوەی یاسا دابنێن و باسی حەڵاڵ و حەرامەکان بکەن و باسی ناموسەکانتان بکەن و ئەو هەموو شتانە بڕیار بدەن لە پەرلەمانەکەیەوە بە دڵنیاییەوە بەشت هەر شەرمەزاری و ترس دەبێت هیچت دەست ناکەوێت مەگەر عەزابی خوای پەروەردیگار و ئاگر جێگات بێت. تازووە بەدەستی خۆت وا بەسەر خۆت مەهێنە و بە پروپاگندەکان بڕوامەکە و شوێن بەو کەسانە بڕوامەکە کەوە مەندیل بەسەرن جوبە لەبەرن کاتێک ڕێد لەبەر بزر دەکەن وحی خوای پەروەردیگار دەگۆڕن. ئەگەر خوای پەروەردیگار لە پێغەمبەرەکەی قبول نەکردیا عەلەیهی سەڵات وەسەلام کە دەفەرمێ خوای پەروەردیگار دەفەرمێتن کاتێک کەوا کافر و مشریکەکان لە پێغەمبەریان داوا کرد عەلەیهی سەڵات وەسەلام کەوا پشت بکاتە ئەوانەی کەوا بووبوونە موسڵمان لە کۆیلەکان و ڕوو بکاتە سەرکردە کافرەکان قسەکان لەوان وەربگری لە کۆڕ و مەجلیسەکان و پشت بکاتە خەڵکە موسڵمانەکانی کەوا پلەدار نەبوون پێشتر لە ناو قوڕەیشیەکان و ئێستا موسڵمان بووینە و لەگەڵ پێغەمبەرینە عەلەیهی سەڵات وەسەلام خوای پەروەردیگار دەفەرمێ وئین کادوا لەیەفتینونەکە عن الذی ئەوحەینا ئیلەیکە لتەفتەریە عەلەینا غەیرەه وئیذا لەتەخەذوکە خەلیلا. ئەگەر ئەوان نزیک بوو ئەی محەممەد عەلەیهی سەڵات وسەلام لات بدەن لەو وەحی و بەرنامەی کە قورئانە بۆم ناردی شتێکی تر هەربژێری جگە لەو لەسەر داوای ئەوان نەرم و شل ببیەوە ئەو کاتەی پشت بکەیە موسڵمانەکان لە کۆڕ و مەجلیسەکان ڕوو بکەیە ئەوان بە ئومێدی ئەوەی ئەوان موسڵمان بن ئەوجا بە دۆستت دەگرن. خوای پەروەردیگار هەڕەشەی لە پێغەمبەر دەکا عەلەیهی سەڵات وەسەلام وەلەولا ئەن ثەبەتناکە لەقەد کیدتە تەرکەنو ئیلەیهیم شەیئەن قەلیلا. ئەگەر تۆمان جێگیر و چەسپی و نەکرد بە ڕەنگە مەیلێکی یەکجار کەمت هەبا و ئەو کارت ئەنجام بدا بە و لە پاشان خوای پەروەردیگار دەفەرمێ وإذا لأذقناك ضعف الحياة وضعف الممات ثم لا تجد لك علينا نصيرا. خو اگر وات کرد با پنا بخوای پروردگار دو هندی خلچی دی لدنیا و لدوا روجدا عذاب من ددای پشگیری خواشت بو ندماوه. اگر به پیغمبرکی و ابری علیه الصلاة والسلام لسر دعوای چی و بچوک کنه کفر و نشرک پیغمبر جیب جیب که علیه الصلاة والسلام بو کافر و مشرک کان ادی دبی چه بەو سەرکردە و مەندیل بەسەرە جوبە لە بەرانە برێ کەوا دەچنە ناو پرۆسەکان و تەواو دەچنە باوشیان و تەواو پشت دەکەن لە مسلمانانی خوا بەیەکگر و ئەوانەی کوفریان کردیە بە تاغوت و جەماوەر و خەڵکە چەوساوەکەی جێدەهێڵن بۆ خۆیان دەچنە ناو ئەو بازنەیەی و ئەو جا هەڕت دەخەڕەتێنن پێیان هەر مەخەڕەتێ ئەو کاتی ئەوان مەکە اوي پرستراوێک لە جیاتی خوای خوا فەرمووی اتخذوا احبارهم ورهبانهم اربابا من دون الله فەرمووی ئەوانە جوولەکەکان زاناکانیان و نەسرانیەکان دێرنشین و قەشەکانیان گرتبوو بە پەرستراوی بێجگە لە خوای پەروەردیگار کاتێکەوە فەرمانیان دەردەکرد 100% جێبەجێیان دەکرد و بە قسەیان هەردەخەڕەتان و حەڵاڵیان بۆ حەرام دەکردن و حەرامیان بۆ حەڵال دەکردن ئەوانیش جێبەجێیان دەکرد. زانایان گوتویانە ئەوەی کەوە بە پێچەوانەی فەرموودەکانی خوای پەروەردیگار بکە هەموو قسەیەکی 100% بەبێ ئاو ناولۆ بەبێ بەڵگا بەبێ تێگەیشتن لەسەر کردەیەک یان لە زانا و مەلایەکی وەربگری ئەوەی پەرستووە کەواتە حەرام و حەڵاڵەکان لێ نەپێستەوە لە بەڵگە و دەلیلەکان وەکو ئەوەی جوولەکەکان و نەسرانیەکان کردیان. جا بزانە ئەوانە ئەو ڕۆکە لە کاتی پروپاگندەی هەڵبژاردندا کە هەڵت دەخەڵەتێنن تۆیان بە پێش ئێخستووە و تۆیان ئەو کاتەی دەڵێن غەمخۆری تۆینە بەڵام کاتێک شەڕ و جەنگ هەردەگیرسێ بۆ شەڕ و جەنگ بە خۆیان ناوێرن ئەتوو دەنێرن لە وەرگرتنی پۆست و پارە و چەورایەتی و دنیاشدا ئەوان لە پێشی پێشەوان تۆ بە پاش دەخەن و تۆیان لەبیر نامینێت و لەبیرت دەکەن تاکەی وانەوەر ناگریت ئەی فەقیر حاڵ بۆچی قیامەتی خۆت لەدەست دەدەی لە دنیایش هیچ بەدەست ناینی و بزانە ئەگەر خوا پرسیاری ئەوەت لێ بکە بۆچی یارمەتیتدا لەسەر گوناه و هاوبەشیەکان و بوویە پشتیوانیان ئایا ئاەتی
وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان بودروان نكرد بو تو بوچی بەگەریان کەوتی و لەگەڵیان بووی ئێستاکە تۆ هاوبەشی لە گوناه و تاوان و شرک و هاوبەشی و هەرچی کردویانە تۆ ئەوانت گەیاندا ئەو پلە و پایە تۆ بووی شایەدیت بۆدان پەنجەی شایەدمانی کە پەنجەکەتم پێدا بوو ڕای بچێشی لا إله إلا الله محمد رسول الله پێ بڕێەوە و بیسەلمێنی نەک بۆ ئەوەی بە مەرەکەبی پیسی دەنگدان پیسی بکەی و یارمەتیدەری ئەو کەسانەبی شەریک و هاوبەشی لە هەڵە و تاوان و گوناهەکانیان. ئایا هیچ وەڵامێکت دەبێت ئەگەر چ بڵێیت هەر نابێتە مایەی ئەوەی خوا لێت ببورێت بۆچی وا لە خۆت دەکەیت؟ مالیکی کوڕی دینار ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی فەرمووی رحم الله عبدا قال لنفسه ألست صاحبة كذا ثم ذمها ثم خطمها ثم ألزمها كتاب الله عز وجل فكان لها قائدا. خوا رحم بوك عبدو بندي بكا كبنفسكي خوي دلي وبس خوي دادستو بيشي مردني بسردابي بري تو نبوي او گناهت کرد تو نبوي وات کرد لپاشان زمي بكا پیدا هر نره لپاشان زروي بكا لپاشان پابندي بكا بپرتوككي خوایی که قرآن اوي بكاتا پیشواو او بیهاجوالو هر شوێنێکی کەوا قورئان ئەمر و فەرمانی پێکردووە و خوا پێ ڕازی دەبێ لێ. جا لە کۆتایی نامەکە و ئەو چەند ئامۆژگاریەی پێت دەڵێن ئەی دەنگدەر قیامەتی خۆت مەدۆڕێنە ڕوو بکە خوای پەروەردیگار کێ دەڵێ لەسەر سندوقی دەنگدانەکان یان ئەو ڕۆژەی بۆی دەچی هێشتا تۆبەت نەکردیا مەلەکول مەوت لێت میوان نابی چ جوابێکت پێدەبی بۆ لای خوای پەروەردیگار بەو پەنجەی شایەدمانی کە پیست کردیە بە مەرەکەبی ئەلمانیەت و دیموکراسیەت و سیستەمەکەی دەنگت پێداوە ئەو کاتەی وەڵامت چی دەبێ بۆ لای خوای پەروەردیگار یان لە پاشان بەبێت تۆبە لەسەری بمری ئەو پرسیارانت لێ دەکرێ و بێنە بەرچاوت و قیامەتی خۆت مەدۆڕێنە لۆ دنیای خەڵکی. لەبەرەوەی لەسەرمان درێژ نەبێتەوە زیاتر لە کۆتاییەکەیدا دێینە سەر ئەو بڕگەی بەڕێزان و خۆشەویستان کەوا بە خوێندنەوەی ئەو ئاەتانە دێینە کۆتایی نامەکە و ئەو جار دێین باسی کورتە پوختێکی زۆر کورت باسی بەدیل و ڕێگا چارە و ئەرکی موسڵمان دەکەین لە بڕی ئەوەی کە بەشدار نەبێ لە پرۆسەی دیموکراسی و ئەلمانیەت و هەڵبژاردندا چ بکا باشە. بەڵام بابزانین ئێمە بەو قسانە بە دڵنیاییەوە پێتان ڕادەگەینین ئێمە ئەی خوای پەروەردیگار ئەوەی بکەیە بەڵگەیەک بەدەستمانەوە و لێمانت قبول کردبێ کە ڕوومان کردە ئەو خەڵکەی و داوامان لێکردن پێمان گوتن ئەی قەومەکەمان وەکو ئەو بەندە چاکەی پێیان دەڵێن ويا قوم ما لي أدعوكم إلى النجاة وتدعونني إلى النار. أي خلشينا أو چیە ئێمە ئێوە بانگ دەکەین بەرەو ڕزگاربوونتان لە دۆزەخ و چونتان بۆ بەهەشت لە دنیای ڕووسور بن پشتیوانی خوای بەدەست بێنن ئێوەش ئێمە بانگ دەکەن بەرەو ئاگر بەشداریکردنی پرۆسەی هەڵبژاردن و دیموکراسیەت تدعونني لأكفر بالله وأشرك به ما ليس لي به علم وأنا أدعوكم إلى العزيز الغفار. ئێمە بانگ دەکەن بۆ ئەوەی کافر بین بەخوای پەروەردیگار و شرکی بۆ پەیدا بکەین لەگەر ئێوەی کە عیلم و زانستیمان نەبێ بە شتێکی و تێیدا بتێ بکەوین و ڕێبازەکەی خوای لێون بکەین و بە دوای ڕێبازی خوای نەکەوین. و منیش ئێوە داوا دەکەم و بانگتان دەکەم بەرەو خوایەکی زاڵی یەکجار لێبوردا وەرن بگەڕێنەوە لای ئەو. لا جرم أن ما تدعونني إليه ليس له دعوة في الدنيا ولا في الآخرة وأن مردنا إلى الله وأن المسرفين هم أصحاب النار. جاء هیچی لەسەر نییە و تێدانیا ئەوەی ئێمەی بۆ بانگ دەکەن هیچ بەڵگەیەکتان بەدەستەوە نییە لۆ دنیاش هیچ سوودی لێ نابینین و بۆ قیامەتیشمان بە دڵنیاییەوە هەر زەرەرمەندیە. هەمووشمان گەڕانەوەمان بۆ لای خوای پەروەردیگارە. بەڕاستی ئەوانەی زێدەڕەوی دەکەن لە هەر ئاست و بوارێکیدا ئەوانن دۆزەخینە و دەچنە ئاگر. فستذكرون ما أقول لكم ببيرتان ديتوا ببيرتان دهينينوا. ئەگەر لە دنیاش نەبی لە قیامەتدا ئەوانەی کەوا پێمان گوتن
بۆچی بوو و لەبەرچی بوو و لە پاشانەکە ڕاستیەکان لەکوێ بوو بۆتان دەردەکەوێ وأفوض أمري إلى الله إن الله بصير بالعباد وكارو إيشكي خوشمان هموی دەخەینە لای خوای پەروەردیگار و هەموو تەسلیمی ئەو دەبین هەرچی ئەو بینی و ئەو لەگەڕمان بکا باشە دەگەڕانەوەمان بۆ لای خوایە و بەڕاستی خوای پەروەردیگار بینەرە بە بەندەکانی و دەیانبینی کە چی دەکەن و چیان دەوێت بە دڵنیاییەوە لەو قسە و گۆتنانەمان پێتان دەڵێین وەکو پێغەمبەران عەلەیهیمو السەڵات وەسسەلام بە قەوم و گەلەکەی خۆیانیان گۆتووە پێتان دەڵێین إن أريد إلا الإصلاح ما استطعت وما توفيقي إلا بالله عليه توكلت وإليه أنيب پێتان دەڵێن ئەوەی دەمانەوێت تەنها چاکسازیە چاکسازی لەوەیەوە لە شرک و هاوبەشی و کوفرەوە گەڕانەوە بەرەو تەوحید و خوا بەیەکگرتنەوە و مسلمان بوونەوە لە هەڵەو کەم و کورتی و فاحیشە و گوناه و تاوانەکان بەرەو ڕەوشت بەرزی و ڕێک و پێچی و تەواویەتی و بەدەستهێنانی سەرکەوتن و سەرفرازی هەم لە دنیا و هەم لە دوا ڕۆژدا بە پێی توانامان ئەوەی پشتگیری کردنیشە تەنها لە خواوەیە بە دڵنیاییەوە لەبەروەیە تەنها پشت بە ئەڵڵای دەبەستین و وەگەڕانەوەشمان هەر بۆ لای ئەو دەبێ و بە دڵنەرمیەوە هەڕوو لەوی دەکەین بەڕێزان و خۆشەویستان بابزانین ڕێگاجارە و بەدیل چییە لە جیاتی ئەو دیموکراسی و هەڵبژاردنەی کەوا بکرێ زۆر جاران ئەو هامان پێدەگۆترێ ئێمە لە وڵامدا دەڵێن دیارە دەیکەینە دوو خاڵی زۆر کورتی پخت خاڵی یەکەمیان ئەوەیە کەوە بەدیل بە کورتی ڕێگایەکی کورتی پخت بەبێ زەحمەتیەکی زۆر ئەویش بریتیە لەو ڕێگایی کەوە دەبێ مسلمان پێش هەموو شتێکی پێشی ئەوەی هیچ ڕێگایەکی بگرتە بەر کەسی مسلمان لەسەریتی کەوا وەکو پێغەمبەران عەلەیهیمو السەڵات وەسسەلام بیرێتەوە و ئەوەی بکاتن کەوا دوور بکەوێتەوە لە بتو سەنەمەکان لە شرک و هاوبەشی و کوفریەکان وەکو ئیبراهیم پێغەمبەری عەلا نەبینا و عەلەیهی السەڵات وەسسەلام کاتێکەوە بە قەوم و گەلەکەی خۆی گوت چی پێگوتن ئەوهای پێگوتن دەبێ وا بکەین فەرمووی سوورەتی الممتەحینە ئایەتی 4 خوا دەفەرمێ بەڕاستی سەرمەشقیەکی چاک هەیە لە ئیبراهیمیەوە بۆ ئێوە و ئەوانەی لەگەڵ ئیبراهیمیش بوون کاتێک گوتیانە گەل و نەتەوەکەی خۆیان ئێمە بەرینە و پشتان تێدەکەین لەوەی خۆتان و ئەوانەی دەیپەرستن کە بە پەرستراو داتان ناوە بێجگە لە خوای پەروەردیگار ئێمە کافرین پێتان و بەوان لە نێوان ئێمە و ئێوەدا دوژمنکاری و ڕگلێبوونەوە بەرپا بوو هەتا ئەو کاتەی ئێوە دەگەڕێنەوە بۆ لای خوای و بڕوا بە ئەڵڵای دەینن بە تاک و تەنیایی و واز دەینن لە شرک و هاوبەشی و تاغوتیەت جا سەرەتا دەبی ئێمە ئاوا پشت بکەینە ئەو پرۆسە و یاسای دیموکراسیەت و عەلمانیەت ڕوو بکەینە ئەڵڵا و خوای پەروەردیگار ڕاشکاوانە بیڕێین و نەترسین و شەرم نەکەین ئەوەیە ڕێبازی پێغەمبەران عەلەیهیمو السەڵات وەسسەلام ئەو جار لە پاشان بابزانین بە دڵنیاییەوە دوو ڕێگا چارە هەیە ڕێگایەکیان ئەوەیە کورت و پخت ئەویش کە بریتیە لەوەی لەو ڕێگای کە زۆرینەی خەڵکی لە خواناسی تێگەیشت بێ و مسلمان بن و خوای پەروەردیگار بە تاک و تەنیا بگرن و دوورکەونەوە لە شرک و هاوبەشی و لە گوناه و خراپەکانیان بە یەک جاری سەرەتا ئەو خاڵانە جێبەجێ بکەن ئەوەشیان لەوەیەوە سەرچاوەی گرتیە کە پێشینانی چاک هەندێکیان وایان کردیە و وایان فەرمووە لەوانە حەسەنی بەسری ڕەحمەتی خوای لێبێت گەورە تابیعی کاتێککەوە پرسیاری لێکرا لە سەردەمی خۆی ئیزولموستەمەکانی حەجاجی کوڕی یوسفی ثەقەفی و هاوێنەکانی بە خەڵکەکەی چی فەرمووی ئەگەر دەتانەوێت ظولموستەمی ئەوانتان لەسەر نەمینێ ڕێگا چارە تەنها ئەوەیە اتقوا الله وتوبوا إليه يكفيكم جوره ئێوە لە خوا ترس بن تەقوای بەدەست بینن بگەڕێنەوە لای خوای پەروەردیگار بە تەواوەتی خوای پەروەردیگار بەسە بۆەوەی زوڵموستەمەکەی وانتان لەسەر لا بدە یان ئەوەیە زاڵموستەم کارەکەی لە ناو دەبا یان ئەویش تۆبەی بەنسیب دەکا و ڕێنوێنی و هیدایەتی دەکا ئەو کاتەی بە هەردوو سەرەکەی ئێوە دەحەسێنەوە و لە دەستیان ڕزگارتان دەبێ خاڵی یەکەم بەوەی دەبێ بەڕێزان و خۆشەویستان کە خوای پەروەردیگار فەرمووی
له معقبات من بين يديه ومن خلفه يحفظونه من أمر الله إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم وإذا أراد الله بقوم سوءا فلا مرد له وما لهم من دونه من وال. سورة رعد آية 11. واتخواي پروردگار فریشتانێکی هەن کە بەدوای مرۆڤەکانەوە لە پێش و لە پاشیانەوە دەیان پارێزن بە فەرمانی خوا ئەوان چاکە و خراپەکانیان لەسەریان کە لێیان دەردەچێت شەرژمێر دەکەن. بەڕاستی خوا ناگۆڕێت هیچ ناز و نیعمەتێکی بەسەر هیچ خەڵکیەوە کە بەخشیتی هەتا ئەوان بۆ خۆیان نەگۆڕێن و نەیگۆڕن لە خواویستیەوە بۆ شرک و هاوبەشی لە خوا بەیەکگرتنەوە بۆ شرک و هاوبەشی و یان لە شرک و هاوبەشیەوە بۆ خوا بەیەکگرتن و گەڕانەوە بۆ لای خوای پەروەردیگار. جا بەڕاستی خوای پەروەردیگار دەفەرمێتن هیچ کەس و شتێک هەموو گەڕانەوەکان بۆ لای خوایە و خوای پەروەردیگار ئەوانەی کەوا لەسەریان دایناون کە کار و کردەوەکانیان بنووسن فریشتەکان و ئەوانەی دەبنە سەرپەرستیاریشیان و کار بەدەستیشیان هەر خوای پەروەردیگار دایدەنێ بەسەریانەوە و کەسی تر ناتوانێ هیچ بکە بۆیان. جا لێ ڕووکانەدا ئەو ڕێیە کورتە بەو چەند خاڵەی دەبێ. سەرەتا دەبی زۆرینەی خەڵکەکە و جەماوەر ئەو هاتێ بگەیەندرێ کەوا سەرەتا غوسلی تەوبەی بکەن، هەموو خۆیان بشۆن وەکو فەرمودەکەی پێغەمبەر هاتووە عەلەیهی سەڵات وسەلام بەینی خۆیان و خوای بە نیەتی تەوبەکردنێکی تەواو خۆیان بشۆن. لە پاشان دەستنوێژێک بگرن دوور کات نوێژی تەوبەی بکەن. لە پاشان لە دوای نوێژکردنەکەی بە دڵێکی پاک و بێگەرد بە ئیخلاسەوە لەبەر خوای خۆیان بپارڕێنەوە بە ناوە زۆر جوانەکانی بە سیفاتە بەرزەکانی و بڵێن ئەی خوایە ئێمە شەرمەزارین گوناهکارین گەڕاینەوە لەوەی شرک و هاوبەشیە لەوەی گوناه و تاوانە بۆ لای تۆ بەرەو چاکە و خوا بەیەکگرتن و دوورکەوتنەوە لە شرک و هاوبەشی و گوناه و تاوان. ئەگەر ئەو تۆ بەڕاستەقینەیان کرد بە تەواوەتی ئەو جار لە پاشان بەردەوام بن لەسەری ڕوو بکەنە خوای بیسەلمێنن تۆبەکەیان ڕاستە ئەو جار زۆر دوعای بکەن و لەبەر خوای خۆیان بپارڕێنەوە بە دڵنیاییەوە ئەو ئایەتە و ئەو وتەی حەسەنی بەسری دەیانگرێتەوە ئەو کاتەی خوا گۆڕانکاریان بۆ دەکات یان ئەوەیە ئەگە سەرکردەی کافر و زاڵم هەبێت دەیگۆڕی خوای پەروەردیگار بەوەی تۆبەی بەنسیب دەکا و ڕێنوێنی دەکا دەبێتە چاکەکاری دادپەروەری کە کار بکە بە حکمی خوای پەروەردیگار و بە قورئان و فەرمودەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام یان ئەوەیە ئەوی لەناو دەبا و لای دەدا کەسێکی باشی چاچی پاچی کە فەرمان بکا بە قورئان و بە فەرمودەی پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام بۆیان دەهێنی. و ڕێگایە تەواوترەکەی تریش کە ڕێگای پێغەمبەرانە عەلەیهیمو سەڵات وەسەلام ئەویشیان بەڕێزان و خۆشەویستان بەوەی دەبیتن کەوا ئینسان ڕێبازی پێغەمبەر بگرێتە بەر عەلەیهی سەڵات وسەلام ئەوە بەدیلە. ڕێبازی پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام دەزانن چ بوو؟ دوو شت بوو ڕێبازی پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام الئیعداد والجیهاد. ئەو دوو خاڵە ئەوە سەرباسەکەیە. ئیعداد یعنی خۆ ئامادەکردن و جیهادش یعنی جەنگ و تێکۆشان و کوشتار لە پێناو خوای پەروەردیگار. جیهاد هەم بە مانای بانگەوازی و دەعوەکردن. ئیعداد بە هەموو مانایە فرەوانیەکەیەوە بە معنای ئەوەیەوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە دەیکرد ئەوانەی کەوا ڕێ و شوێنی پێغەمبەر دەگرنە بەر عەلەیهی سەڵات وسەلام سەرەتا خوای پەروەردیگار دەفەرمێ عەلەیکم ئەنفوسەکم لا یەضڕکم من ضل ئیذا اهتدیتم. دەبی لە خۆمانەوە دەست پێ بکەین، خۆمان دڵمان مێشکمان بەتاڵکەینەوە لە شرک و هاوبەشی و گوناه و تاوانەکان و ئارەزووە بێشەرعیەکان ئەوجار پڕی بکەینەوە شوێنە بەتاڵەکەی بەخوا بەیەکگرتن و عیبادەت و پەرستشی خوای پەروەردیگار و جێبەجێکردنی فەرمانەکانی خوای پەروەردیگار. ئەوجار لە پاشانەکە بین دەوروبەرمان وەکو خوای پەروەردیگار دەفەرمیتن قو ئەنفوسەکم و ئەهلیکم نارە، ئێوە خۆتان و دەوروبەر و خێزان و منداڵەکانتان و عەشیرەت و هۆزەکانتان ئەوانش بپارێزن لە ئاگری دۆزەخ بەوەی فێرە تەوحید و خوا بەیەکگرتنیان بکەن و بەوەی دووریان بخەنەوە لە شرک و هاوبەشی و کوفریان بە تاغوت پێ بکەن بەوەی کەوا فەرمانەکانی خوای جێبەجێ بکەن و دوور بکەونەوە لە قەدەغەکانی. ئەوجار لە پاشانەکە وأنذر عشيرتك الأقربين دەبی هۆزەکە و خزم و کەسەکانی تر ئەوانش ئاگادار بکەینەوە بە پێی توانە لەوەی کەوا
واز بینن لە شرک و هاوبەشی و لە پاشان بێنە سەر تەوحید و خوا بەیەکگرتن و پەیڕەوی بکەن لە ئاینی ئیسلام و واز بینن لە خراپە و تاوانەکان. ئەو جار کەواتە ئەوە بانگەوازی خەڵکانی تریش بکەین بەوەی دەگوترێ بانگەوازیەکی گشتی خۆ پێگەیاندن واتە سەرەتا پاکسازی لە خۆمانەوە دەست پێ بکەین و چاکسازیش بە هەمان شێوە ئەو جار دەوروبەرە نزیکەکانمان هێدی هەتا فرەوان دەبیتن ئەو جار لە پاشانەکە وا بکەین کەوە ئامادە بین بۆ خوای پەروەردیگار. ئەوە ڕێگای پێغەمبەرانە عەلەیهیمو السەڵات وەسەلام. پێغەمبەر لەسەر دوو ئاستی کار و ئیشی کردیە. ئاستێک لەوەی کەوا خەڵکێکی لە ماری ئەرقەمی کوڕی ئەبیل ئەرقەم و لە شوێنە تایبەتەکان تێدەگەیاند و حاڵی دەکردن کە دەبوونە موسڵمان فێرە تەوحیدی دەکردن، خوا بەیەکگرتنی دەکردن، لە سەوەی پەروەردەی دەکردن، فێرە سەبر و ئارامی دەکردن، فێرە ثەباتی دەکردن و دەیگۆ خۆتان ئامادە بکەن بۆ ڕۆژێکی هەم لە دنیای سەردەکەون و هەم لە قیامەتیش ڕووسور دەبن. ئەو های ئامادە دەکردن دڵی دەدانەوە و عیزەتی پێدەبەخشین پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ورەی بەرز دەکردنەوە. و لە پاشانەکە بانگەوازێکی گشتیشی دەکرد بە ماڵ و شوێنەکاندا دەسوڕایەوە بە بازارەکان ڕووبەڕووی کافر و مشریکەکان بەبێ ترس و شەرم لە دەرەوەی پەرلەمان و ئەو پرۆسەی کافر و مشریکەکان کە لەو سەردەمی هەیان بوو پێی دەگوتن قولوا لا إله إلا الله تفلحوا. ئێوە بڕێن لا إله إلا الله هیچ پەرستراوێکی حەق و ڕەوانیە جگە لە ئەڵڵا ئەوجا سەرفراز دەبن. واز بینن لە لات و عوزا و مەی پەرستن ئەوە شرک و هاوبەشیە، ئەوانە هیچیان پێ ناکرێ بۆتان وەرنە لای خوای پەروەردیگار عیزەتمەندانە پێداگرانە. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەو های دەکرد و ئەو های دەفەرموو. ئەو جار لە پاشان خوای تەعالە کە دەفەرموێ وأعدوا لهم ما استطعتم من قوة ومن رباط الخيل دەفەرموێ ئەی بەندەکانی من ئەی بڕوادارەکان ئامادەکەن لە هێز و تواناتان و لە بەستنەوەی وڵاغ و ئەسپەکانتان بۆ ئەوەی وأعدوا لهم ما استطعتم من قوة ومن رباط الخيل ترهبون به عدو الله وعدوكم تاوەکو دوژبنانی خوا و دوژبنەکانی خۆتانیان پێ بترسێنن. ئیعدادیش بریتیە لەوەی لە معنەویدا بە معنای ئیمان و بڕوا و پەروەردەیەکی چاک و ڕێک و پێک ئیتاکەکان و ئیخێزان و ئیکۆمەلگای بکەی. ئەو جار لە پاشانەکە ئیعداد بریتیە لە هێز و قووەتیش کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە حەدیثی صەحیحدا کەوا فەرموویتی ألا إن القوة الرمي ألا إن القوة الرمي ألا إن القوة الرمي. واتا بزانن هێز لەو ئاەتەیەوە وأعدوا لهم ما استطعتم من قوة ما بەس لێ هێزی تیرهاوێژیە، هێزی تیرهاوێژیە، هێزی هاویشتن و تیرهاوێژیە. کەواتە لەو بوارەش دەبی مسلمان خۆی و منداڵی و دەوروبەری و خەڵکەکان بەهێز بن، تێیان بگەینی پێیان بگەینی و ئەو کاتەی ڕێک و پێک بن، خۆیان هەر بگرن بۆ ڕۆژێکی کەوا سەبر بگرن تاوەکو ڕۆژی ئەوەیان لێدادێ ئەگەر لە پێناو خوای پەروەردیگار شەڕ و جەنگی بەدریان لێدادێ. کەواتە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەوە ڕێبازەکەی بووە، ئەوە تەواویەکەی بووە، بەوەیەوە سەرکەوت خوای پەروەردیگار لە کۆتایی سەرکەوتنی بۆ هێنا. هەر کاتێک ئەو ئیش و کارە و بانگەوازیەت سەری نەگرت و لێ نەدەگەڕان بەرگریان لێدەکردی ڕێیان پێدەگرتی تو ڕێگات لە پێشە، یان ئەوەیە دەبی لە پێناو خوای پەروەردیگار شوێن و جێگایەکی باشترت دۆزیەوە هیجرەت بکەی وەکو پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام سەحابیەکانی ڕێگای پێدان هیجرەتیان کرد بەرەو حەبەشە، یان ئەوەیە کەوە بۆ خۆشت هیجرەت بکەی وەکو لە مەککەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ڕۆیشت بەرەو یەثریب، بە چوونی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لۆ یەثریب بووە مەدینەی پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام، شاری پێغەمبەری و ڕۆناک بووە مەدینەتون مونەوەرە واتە شارێکی ڕۆناک. و ئەگەر ئەوەشت بۆ نەکرا شوێنی باشتریشت دەست نەکەوت دەبی ثەباتت هەبی، پێداگربی لەسەر عەقیدە و بیر و بڕوا و دینداریەکەت لە پێناو خوای پەروەردیگار هەرچیت بەسەر بێ بە دڵنیاییەوە ئەو کاتەی تەحەموول بکە، خوا لەگەرتدا دەبی، سەبر و ئارامت هەبێ، خوا پشتگیریت دەکا، ڕۆژێک هەردادێ سەر بکەوی لە دنیا و لە قیامەتیشدا بە دڵنیاییەوە بە سەرفرازی دەچێ بەرامبەر خوای پەروەردیگار و پاداشتی بەدەست دەینی. زۆرمان
بەدەستەوە مایە قسە و گۆتنەکان بەس ئەوە کورتە پوختەکەی بوو لەبەرەوەی کاتمان بەدەستەوە نییە لە کۆتاییەکەیدا بەڕێزان و خۆشەویستان زیاتر درێژی ناکەینەوە و هەر ئەوەندەی دەڵێن ئەنجامی ئەو توێژینەوە و ئەو تارانەی کە گۆتمان ئەو چەند خاڵەیە. خاڵی یەکەم یەکێک لەو باس و بابەتانەی سەردەم کە بۆی تەرخان کراوە و بەڕاستی خەڵکەکە بە تەواوەتی بەگشتی سەرنج ڕادەکێشرێ بۆی و زۆربەی خەڵک و ماڵەکانی گرتیتەوە کەوە عەزابێکی خوایە ئەویش ئەوەیە مەسەلەی دیموکراسیەت و هەڵبژاردنە. و بۆمان دەرکەوت کەوە خاڵی دووەم ڕازانەوە و گومانی زۆری لە پێناودا کراوە سەر لە زۆربەی خەڵکی شێوێنراوە لەو بوارەی بە تایبەت لایەنەکانی کە پاشگیری ئیسلامیان بە خۆیانەوە لکاندووە و ناوی بانکخواز و یان لە خۆناوە و یان مێزەر بەسەرن جوبە لەبەرن کە کاتێک بەشداری دەکەن و یان خەڵکییان دەدەن لەوە ئەو بوارەی و چەواشەیان دەکەن و ئەوەشیان بەڕاستی خەڵکەکەی وا لێ کردیە کە زۆربەی هەرە زۆری تاوان و گوناهەکەی توش ببێتن و نەتوانیتن لێی دەرباز ببێ. و خاڵێکی ترمان لۆ بەدیار کە سێم ئەو دوو ڕای سەرەکی هەیە لەسەر بەشدارکردنەکە بە تایبەتی بەشداری لە هەڵبژاردن و پەرلەماندا بۆ ئەوانەی کەوا پاشگیری ئیسلامیان بە خۆیانەوە لکاندووە و خۆیان پێ مسڵمانە. ئەویش ڕای یەکەمەکە بۆمان بەدیارکات بە گوێرەی بنەما شەرعیەکان کە لێی بکۆڵیەوە و پێوەری ئوسول الفقه و بەدڵنیاییەوە فتوا و قسەکەیان وەرگیراو نابێت و شەرعی نییە و کەم و کورتیەکی یەکجار زۆری تێدایە و دوودڵی خاوەنی قسەکانیش دەردەکەوێتن لە قسەکانیانەوە لە هەندێک فتوایتر لە پاشتر کەوا هێنایتیانەوە و جاروەیە قسە و فتواکانیان تێکگیراوە و تێکگیر دەبێت. خاڵی چوارەم ئەوانەی ڕای یەکەمیان گوتووە کە ڕێگادراوە یان بەواجبوو پێویستیان زانیە هەندێکیان جاروەیە پەشێمان بووینەوە وەکو محەممەد ناسڕەدین الئەلبانی سەلماندمان کە لە گۆڤاری ئەلئەسالە بە تەواوەتی پەشێمان بوونەوەکەی پێوە دیارە و ڕەتی کردەوە و ڕایەکەی یەکەمی خۆی هەڕوەشاندەوە و هەشیانە وای دەربڕیوە وەکو ئەبوو ئیسحاق الحوەینی کە بوختانە پێیکرایە و قسەی ڕێگادانی نەکردووە. و لە پاشان خاڵی پێنجەمەوەمان لۆ بەدیار دەکەوێ کەوا بەڵگەی بەهێز و لەگەر بنچینەکانی شەرعی و پێوەری ئوسول الفقه کە تێک دەکەنەوە ئی ئەوانەیە کەوا ڕای دووەمیان هەبوو کە ئەو کارە و بەشداریکردنە حرامە قەدەغەیە و نابێ بکرێ سەردەکێشی و کۆتاییەکەی بریتی دەبێت لە کوفر و شرککردن. و خاڵی شەشەم و کۆتایی لە ئەنجامەکەی ئەومان بۆ بەدیارکرد ئەو کارە کراوەتە پرۆژەیەکی بەدەستهێنانی دنیا و پارەوپول و کۆمپانیا بە تایبەت لەلایەن ئەوانەی پاشگیری ئیسلامیان بە خۆیانەوە لکاندووە بازرگانی پێوە دەکەن و پێوە دەکرێت جا چاک دەزانن هیچێک لە قسە و بەڵگەکانیان ئەوەی ناهێنێ و دروست نییە بۆ ئەوەی ئەو بەشداریە بکرێت بەڵام ئەوان بازاری خۆیانی پێخۆش دەکەن و خەڵکی پێ چەواشە دەکەن هەر لە خۆڕا جاروەیە قسان دەکەن ئەوەندە زانایە وای گوتووە ئەو ڕەئیە وایە ئەوێ هێ وایە ئەگەر چاک وایە ئێمە لە کۆتاییەکەیدا داوا دەکەین بە تایبەت هەر لایەنێک دەی هەوێ و هەر بانک خوازێک دەی هەوێ کە ناوی لە خۆنابی بانک خواز یان هەر مێزەر بەسەر و جوبە لەبەرێک دەی هەوێ بە ضەوابیتە شەرعیەکان بابێ گفتوگۆیەکی شەرعیانە بکەین تا چەند بزانین قسەکانیان ڕاستە ئایا بەڵگەکانیان بۆ بینینەوە لە ئەنجامی گفتوگۆیەکەی بە مەرزە شەرعیەکانەوە دابنیشین دوو بە دوو لە پێناو خوای پەروەردیگار بۆی ڕاستیەکان بخرێنە ڕوو ئەگەر بەڵگەیەکی ئەو تۆیان لەدەستە ئەگەر ناباواز بینن لەو چەواشەکاری و لەوەی کەوا بۆ خۆیان گۆمڕابووینە و خەڵکیش گومڕا بکەن پەنا بە خوای رەب العالەمین. ئەوەی گۆتمان ڕاست و دروست بووە بە دڵنیاییەوە هەمووی لە خوای پەروەردیگار بووە ناز و نیعمەتی ئەوە بە سەرمانەوە هیچیان لە خۆمانەوە نەبووە و ئەوەی کەم و کورتی بووە هەڵەو کەم و کورتیەکانی خۆمانە داوا دەکەین خوای پەروەردیگار لێمان ببورێ و ئێوەی بەڕێز و سەنجینیش دوعای خێرمان بۆ بکەن و هەر پێشنیار و ڕەخنەیەکیشتان هەبێ بۆمان ڕەوانە بکەن. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين.